وەرزی گەرما و هاوین بۆ هاوڵاتیانی شاری چەمچەماڵ پڕکێشەترین وەرزی ساڵە و بەهۆی بێئاوی و خزمەتگوزاری سەرەتایی هاوڵاتیان تووڕە و نیگەران و بیر لە جێهێشتنی شارەکەیان دەکەنەوە. خزمەتگوزاری نییە، ئاو نییە، ژیان بە ئاوە ڕاتەڕێوە. تو 14 جارێ ئاو دێ 14 ڕۆژەکەش ئاوەکە سەری ناخاتەبان، ئاو نیە، هیچ ئاوێکمانی ژیان نانی ئاو. ئێمە نەگەمامە 50 ساڵات ئەم دەستیم قامتێ و شاردی ئەم شاردە کەس خزمەت ناتوانێت ئەو تۆ زاوە ماوە ڕاکێشێتە ناو چەمچەماڵ. بۆ چەمچەماڵ شەهیدە، ئەنفالە، حاچی کێشێک ژەبەر چەمچەماڵەکەوێ. کوواکی چەمچەماڵ چی بۆ کراوە؟ هیچ نەکراوە، هیچ. ئەرزیان داوەتە فەقیر و فەقرای شەهید و ئەنفالەدا لەو ڕاستیە دانراوە، نە کارەبای بۆ ڕاکێشراوە، نە زێرا بۆ ئاوی بۆ ڕاکێشراوە، هیچ. لەو ڕاستیە خۆ مار نییە خۆڵ بخوات. سلفەی ئەنفالە سلفەی ئەنفالە بۆ خەڵک سەرم نەکردەوە، بڕێک گشتی و خەفەت و مرد. خاوەن نووسنگەکانی فرۆشتنی خانوبەرە دەڵێن لە ئێستادا لە 10 هاوڵاتی نۆیان بۆ فرۆشتنی خانوو زەوی و موڵکەکانی دێتە نووسنگەکان. وڵای دووە کاریەکی چەند بێئاوێکی زۆر ڕووی لە منتیقەکە کردووە. خەڵک زۆر بێئاوە، جاری وایە هەفتەیەک جاران هەفتەی جارێک بوو، ئێستا بۆتە 2 هەفتە جارێک. تێگەشتی دووەمۆکاریەوەی خزمەتگوزاریەکی هەموو خزمەتگوزاریەکان لەم شارەیە وەستاوە. یەک خزمەتگوزاری مەگەڕەکمانەیە 15 ساڵە ڕەسیفەکەی بۆ کراوە تا ئێستا قیل نەکراوە. ئەگەر ڕۆژانە 10 نەفەر بێن و ئێڵەی فرۆشم دانێکی کڕیار، خەڵکێکی زۆر دێ دایانێ بۆ فرۆشتن، هەمووی وەکارەگەڵێ یانە ڕۆم بۆ سلێمانی یان پە بێچەوانەوە ڕاتەوە بۆ کەرکووک. ئێستا لێرانە خەڵک زۆر مەڵکە فرۆشێ، تەبەنەوەیشی فرۆشێ فەقیر نییە، زیاتر ئەوەی کەوا ئیمکانی هەیە و بە دوای کەسابەتەوەیە، زیاتر ئەوانە دێن مڵکەکانیانە فرۆشن و ڕوو لە شارە گەورەکانەکەن بە حکمەوەی کات چەمچەماڵ نایلن کەسابەتی تیا بکرێت لەبەرەوەی هەدەفیان کوشتنی ئەم شوێنانەیە بۆی کەوا گەنج بێ ئیش بێ دوای ئەوان کەوێ بیان پارێزێ لە مۆزعی کە دروستیان کردووە و خاڵێکی تریشەیە بەڕاستی بێ ئاوێکەش دەورە بینی، ینی تۆ سەیرەکەی چەمچەماڵ 15 ڕۆژاری ئاوی دێ جاروا هەیە زیاتریش شتێک نییە بەناوی حکومەت، ئەوەی هەیە حیزب و بنەماڵەیە، ئەمانە فەرمانڕەوان، ئەمانەش چیەکەن؟ تەبیعەتی چۆن بڵێ شوێخایەکی نەخۆشیانێ حەزەکەن خەڵک دایما چوو بۆ ئاو کارەبای نەبێ، کارەبا هەبوو مەعاشی نەبێ، مەعاشە بوو ئیشی نەبێ، خزمەتگوزاری نەبێ. چالاکێکی مەدەنی هۆکار و چارەسەری کۆچی هاوڵاتیانی شارەکە بۆ شارەکانی تری کوردستان دەخاتە ڕوو، دەڵێت کەس حەز ناکات زێدی خۆی بەجێ بەڵەتگەر ناچار نەبێت. دیاردەکە وەکو دیاردە بەڕاستی بوونی هەیە، ئەگەر زوومی کامێرەکەتان گوزەرێ بکە بە کۆڵانەکانی چەمچەماڵە پێم وایە زۆرترین ئەو تابلوانی کە بینین ئەوەیە کە نووسراوە ئەم مڵکە بۆ فرۆشتنیان، ئەم خانووە بۆ فرۆشتنیان، ئەم شوێن زەویە بۆ فرۆشتن. دیارەمە لەمەش هۆکاری هەیە، ینی ئێمە ئەزانین لە ساڵانی ڕابردوودا خەڵکێکی زۆر لێرەوە کۆچیان کردووە، چی بۆ سلێمانی، چی بۆ کەرکووک، چی بۆ هەولێر، چی بۆ شارەکانتر، چونکە بەڕاستی لێرە ئێمە خەڵکیم شارێمە بەدەست کۆمەڵێک کێشەی یەک لە دوای یەکەوە ئەناڵێنێ، دیارترینیان بەڕاستی بریتە لە کێشەی بیئاوی کەیترەوە بەڕاستی وەکو دەڵێ ئاودانی، ئەمە یەک دوو بەڕاستی سەرچاوی بژێویە، ئێمە زانین سەرچاوی بژێوی داهات لەم سنوورەی ئێمەیە ڕێژەیەکی زۆر نییە کارگە و مەعمەل و مەسانعەکان، ئەگەر هەرجوم بەڕاستی کەمترین خەڵکی منتیقی خۆمانی تایە، بۆیە بۆ دەستکەوتنی هەلیکار بەڕاستی خەڵک ڕۆکاتە شارەکانی ترەوە، بۆی کەوا ئەم دیاردەیە بنەبڕ بکرێ خەڵک کۆچ نەکاتەوە، هەموو کەسێ زێدی خۆی خۆشەوە، خەڵک لە شوێنە کاژیا باوەڕ ناکەن میشکەتێ بچێتە ژێر بارێکەوە شوێن و زێدی لە دایکبوونی خۆی بەجێبێڵە، بۆی کە هۆکارەکە بنەبڕ بکرێ ئەوەیە کە پێداویستە ئەساسیەکانی ژیان بگەڕێتەوە بۆ ئەم سنوورە، بەڕاستی ئەم سنوورێکی زۆر بێنازە و بەڕاستی بێ خزمەتگوزاریە چاکردنی سەرچاوی ئاوە. چەمچەماڵ ئێستادا یەکێکە لە دەوڵەمەندترین شارەکانی جیهان، لە ڕووی داهاتی ژێرخاک و غازی سروشتی و هەژارترین شارە لە ڕووی خزمەتگوزاری و پێداویستی ژیانی هاوڵاتیان. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.